حەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان وەکو ڕۆژی ئاڵا دیاری کراوە. لەم ڕۆژەدا بە هەڵکردن و مەراسیمی جۆراوجۆر یادی ئاڵا دەکرێتەوە. ماوەی 5 ساڵە لە کەرکووک ڕێگە نادرێ ئاڵای کوردستان لەسەر بارەگای حیزبە کوردستانیەکان و دام و دەستگا و قوتابخانە کوردیەکان هەڵبکرێت. هاوڵاتیان پێیان وایە نەمانی ئینتیمایی نەتەوەیی و کاڵبوونەوەی پرسە نیشتیمانیەکان هۆکاری هێزە سیاسیەکانی دەسەڵاتن کە نەیانتوانی پارێزگاری لە دەستکەوتە نیشتیمانیەکان بکەن. بەڕاستی ئەم شارە پێشەوەی کەەوە 150 لەدەست بدرێ خاکی کوردستان سەرقەڵا هەمووی ئاڵا بوو، سەرم پردە هەمووی ئاڵا بوو، سەر مەکتەبە قوتابخانەکان هەمووی ئاڵا بوو، بەڵام ئێستا نەماوە هیچ. یعنی ڕۆژێکە ڕۆژێکی احتیاطی هۆکاری حیزبەکانە حزبی کە دوو حزبی سەرەکی ئەم شارە بەدەستیانەوە بوو، پارێزگاریان بەدەستەوە بوو، قایمقامیان بەدەستە بوو، بەڵام ئێستا قایمقامی چی و کوردی چی و لەکوێیە هیچ، یعنی هیچ شتێک نەما. یعنی کوردایەتی لەم شارە بەڕاستی کاڵەوە بووە. طبعا حکومەتی هەرێم بەرپرسە طبعا ڕاستێکی زمانێ بوو خۆم شخصیان لەبان ئەم سەر ئیش مەگرت ئاڵای کوردستان لەبان ئەو ئامودە بوو دایان کرد تەسوینم کرد ڕێک مۆبایلەکان لێ ماسەن و سڕیشەوە وتی ئەو ڕۆژە تا ڕۆی ئاڵا هەڵدان ئێمە یەکەم شێت طبعا هەموو کەسی ئاڵا لای خۆی پیرۆزە وەڵا ئاڵا لای ئێمە لای ئێمە پیرۆزە و زۆر خۆشماشێ، بەڵام ئەو ڕۆژان ڕۆی لێرە قەدەغێ ناتوانانی بەو شێ بۆ حڕێتە ئاڵا هەڵدەی بەوەی کە لە کوردستانێکی ناتوانێت هەڵێ بۆ حڕەتە نایەلن هۆکارەوە حکوومەتە پارتیشێت هۆکارەوەن ئەوان نەبوو نایسێمە بەگەی خۆمانەتوانین ئاڵا هەڵدەی شانازی پێوە بکەین وەڵی شانەسی پێوەکە نیێستا، بەڵام بۆ حڕەتە ناتوانین کە بسوڕینە وەک جاران هەڵین هەلێ ڕۆژناتەوەڕی چەند جارە بە منەڵێن وەڵام ئەم ڕۆژگانە بیماڵێن بەڵام ناچانی چی بکەین بێ دەنگ بین. لە 28 ئاداری ساڵی 2017 با زۆرینەی دەنگی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر بینای پارێزگا و دام و دەستگاکانی دیکەی دەوڵەت لە کەرکووک پەسەند کرا. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەم هێزانە نەیانتوانیوە بەرگری لە ئاڵا و هێمانەتەوەیەکان بکەن لە کاتێکدا ئاڵا بەشێکە لە هێمای گەورەی هەر نەتەوەیەک. 100% یعنی بە تایبەتی ئەو هێزانە کە خۆیان بە هێزێکی نەتەوەی دیاریەکان من بەردەوام وتومە ینی لە مێژووی هێزە نەتەوەیەکانی هەموو جیاندا هەنچی ئەم هێزە کوردیانە داوەشاو نەبوونە بەرامبەر ڕەمزەکانی خۆیان، یعنی یەکێ لە ڕەمزی هێزە نەتەوەیەکان بریتە لە ئاڵا ئەبینین مێژووی ئاڵای کوردستان مێژوویە کە هێزە نەتەوەیەکان گەشەیان پێدا وەکو ڕەمزی خۆیان بەکاریان هێناوە، بەڵام لە بینی ڕەمزی خۆیان و لە بینی خاکی خۆیانە یعنی ئەم هێزانە هێزی داوەشاو نەیانتوانیوە بژاردەیەکی باشیان هەبێ بە تایبەتی لە شاری کەرکووک. لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 حکوومەتی عێراق ڕێگەی نەداوە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵبکرێت. هاوڵاتیانی کورد ڕووی ڕەخنەیان لە پارتی و یەکێتیە وەکو دوو هێزی دەسەڵاتدار کە نەیانتوانیوە ئەو گرفتە و دەیان گرفت و کۆسپی دیکە کە لە بەردەم کورد لە کەرکووک دروست کراوە چارەسەر بکەن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.